من موالدم 1970 لەدایک بووی لە پاش ڕاپەڕینەکەی دەستم بەو کارەی کرد ئەوە بوو توانیمان سەفەری چەند دەوڵەتەکی بکەم پاشان لە کارتۆنیەوە دەستم پێکردە ئیشەی زۆر عەزم لە ئیشەکەی خۆم بوو ئیتمام بە ئیشەکەی خۆمدا هەتا گەیشتمە ئەو مەرحەلەی وا دەیبینی وەختی خۆی زەمانی حکومەتیش ئەو معامەلە هەبووە لە کوردستان بەس لە پاشی ئەو حکومەتەی کە ڕۆیی ئەمە هینایتمە دەرێ ڕۆژانە ئێمە 120 دانە زامانە دروست دەکەین مانجێ دەکە 300 دەرزان یعنی 3600 دانە دنک ڕۆژێ 120 دنچی دەکەین دروستکردنی هەر زەمەدانیەشی تقریبا 20 دقەشی پێویستە چێ 3000 داوی لێک دەدا دەتوانین سەرچەپی پێ دروستکەین دەتوانین خاولی پێ دروستکەین دەتوانین زۆر لە قوماش بەناوی قوماشیە هەموو قوماشێک بەس زامانە گرانترە لە ئیشی قوماشیش مەشروعەکەم گەورەیە بەس مەچینەی ئینتازەکەم کمە ئەگەر نا زیاتر ئەتوو لە هەر ڕەنگەکی دەرێ بە عەقڵی تودا دێم دەیکەم شەرت نییە مەسەڵەن هەر سۆر و ڕەشەکە دەیبینی شینت دەوێ قاوەیت دەوێ پرتەقالیت دەوێ دەتوانین بکەین بەڕێزم ئەوە نەوعی جەمەدانیەکانە یەکەم جارە کە لە عێراق بۆ یەکەم جار داوا لە هەموو خەڵکەکان دەکەم کە ببینن ئەو جامانە بالعکسە کە دەیبینن ئەوە عەردەکەی سپیە ئەوە عەردەکەی ڕەشە ئێمە دەتانین بە هەموو ڕەنگەچی بیگۆڕین لە عەردەکەی ئەو جامانەی کوردی هەولێری خۆشمان ئەو جامانە پێی دەڵێن ئێمە گورە لۆزە ئەر ئەو هەولێریە دەبێت ئەو جامانە سۆرەش ڕەنگەکەی دەیگۆڕین دەبێتە سۆر ئەوە جامانەی بڵێن زیاتر برا خۆشەویستەکان بارزانیەکانە ئەوە زیاتر کاگنێچیر لەسەر لەبەردەکە